سیامن حاجو سروک برای کردستان سوریه لاستودیو میوانه منه که سیامن تبخیراتی باش من بهیست گفتی بچی روز آوای کرسری از نشاش منه راست من بهیستیه وصای از بشتی چند سالان بين 47 ساڵە ئەس دچمە کورسانە سووری ئەس گەلکی کێف خۆشم ئەس بەهوەر ناکەم کەنگی ئەزێ کار بم دەرباس بم ئەمزانن سینۆر نها گرتیە ڕۆژا سێشەمبێ دەبێ ڕۆژا سێشەمبێ ئەس خوازم سەردانا کورسانە سووری 47 سالان وسای دچی کو داری ئەس خوازم چاوی خۆ ببینم زانێ زێدەتری 20 ساڵە ئەس چه وەکەلی کولینڤان وەکە سیاسەتمەندار کارکم سەر کورسانە سووری و چاوێ خۆ نەدیتی حتانها ئەسخوازم حتا ئەسکار بم جهێز هەرمێدا ئەزێ بچم گوندا باژارە ئەسخوازم خەلکێرە باخم ئەس زەمینارە ئەس ددم لە کورسانە سووری و زێویتکم گەلک هەفدیتنێ سیاسیژی ئەسکار بم بکەم کیف خۆشت من براستی تە بچی وڵاتێ خۆ بچی باژارێ خۆ تربەسپی وسای كيفهم قال لك هات تل ألماني مازن بويا كاكسيا ما صاروكتي تا حمو تأدي بويا وكا ألمانيا كي تي دي تنو بيشتي تشلو حف سالان أوقاس كردونا خو باراس بقري ولا تشتكي قال لك باشا كاكسيا من أم بحث شاندا كردي دكن دا تشاو دي تفشانت بريز رخنا بكم استخازم تشتي إيجابي بوزيتيف أزبي هردمت برخنا يا الناس كري رو به رو درخنه دی. وسا جواک برخنا پیش کردی. یک هر بیجی باشه پیش کتنجی چه نبی. بس دوی تشتی باشی یک بین زمان چه نبی بس یک رخنا بکه تفلو ام خود بینن ریکبریج باشک تفکر سیاسی کردی بس افشانده چه بوید بهوریام ده پررنگیا تفکر سیاسی برچاف گرتی افتشتکی گلکی باشه صدی نوت نرینه سیاسی پارتی سیاسی خود ویشان دیده بینن او تشتکی گلکی باشه که مسیجی هنه وزید استرخناکم وجی آنی زمان مثلا کسی عفرینه کسی دنینه کوبانی کسنینه چه نبین و نرتیام کردی جزیره تنی بکن هجمارك مظن كردي عفريني هنا كاريبون كيما يكي كردي عفريني كي كوباني كاريبو دويش عندي دبي افناني نبرجاف براستي كسي افشان دها تشكر او كيما سيكا دويك بيني زمان يا دي مثلا جنا دجن تاني جنه كسا دجن تاني افدي دي خويا كرن براستي و يعني كيما بهوريام ده كيما يجرى كسيشن بانا بس احتمالا بيست قلت دباكو جنك دن وكسر بخوا لشاندي ورا زيد وباش بي او بيت بهوريام ده بس جالي ديفا دي خويا كرن جو بي براستي جناد دي بيش انجمانان اجتماعيه يا تجن تعيين كريا ودي خويا كرن جو انجمان د کاری خوی سالی چوی دا ترکیز نکردن جنید نافخوده بدن پیش از هیوید کم سالی پیشیم و بکن یاسسیا هر جار تی گوتن دو کسی سر بخواهن کل کی بالکیشه کسی سر بخودینه يعني دكتور صلاح درويش وكسر بخودنا خويا كن سكرتيري بارتي كيا از نبینم شاشه جو بارتي سياسي سياست مندار ويش عندي ده بنجبر دچنج بوي بش روجا كردي سوري بشاميره گفتگو بکن کی ده خوازي كردات نظمان يعني سر كاردكن بهتر او بارتي سياسي نبراستي وشجرينجا كسين سر بخوتي ده از نبینم يعني مثلا شما اصرار دكن تكز دكن كو کسایتین سر بخوجید نو شانده ده از نبینم گرینگا کسی سر بخواد شانده ده بنجبر پارتی سیاسی دچین گفتگو کنها ام پارلمنت همه زین بهتری پارلمنت همو پارتی سیاسی تیده نونری پارتی سیاسی و افجی ویچین گفتگوی سیاسی کن بس تشتی دوی هبی دوی بروی شانده کسی بسپور کسی سر بخوا عریکار بن و کشی ورمن بتر هبن اف نبی از وارکم که ماسیک مزنه و نکار بن دخوازی کرده بجی بین هک کمیته کشی ورمن نبی و هنه گله کسی بسپور هنه جم کرده گله کسی سر بخوا براستی کارن عریکار بن از هیوید کم وی بین برچ. اگر اشتواره خواستن تدنوا
کمیته روشکاری دا جی بگیری آماده کار بکی لگل و شاندا کردی؟ ئەمەدەنا و بەهۆری ئامەدە گەلێکی گرینگە ئەفشاندا گۆچێ بووە ژبەر سەر پێشە ڕۆژامە داخفن و ئەمکاری سیاسیت کرد بووی پێشە ڕۆژا کوردی سووری بپارێزن مافێوا بپارێزن و ژمارێ خواستن تشتێ ئەمکارم بکن تشتێ تااقەتامە بێ ئەمێ بکن و تزانێ لە دانوستاندنێ جنێف لیژنا دەستورێ مە شاندەکە شێوەرمەند هەر گەڕاچێ بووی مەدیشیانج بووی ئاریکار بن و نەرێ کوردال وێدێژی ئەمێ ئاریکار بن هەکەش مەهاتە خواستن باشە تشتێکی تر مەسەلا ئەف نەها دچە شامێ کاک سیامەند ئەف شان دچە شامێ شام ئامادەیە پێشوازیە vê شاندێ بکە ئەف پرسەکە گرینگە ئەس نابینم گوشام vê شاندێرە wê باخوێ شەرع داخویانی کە خۆ دەگوت دانوستاندن هەنە مە پەیمانەکە چێکریە و شاند چێبوونە و کۆمیتە چێبوونە و دانوستاندنێتکن بە حکوومەتێرە شاندا ڕێگەبەری سەر مەبەستە شاندا وسایە مەترسی ئەوە بڕاستی گۆشام vê شاندێرە نائاخوێ ئەس هێویتکم ئەڤ نەبێ بەس مەترسیکە مەزن هەیە گۆنەکەش بەر وێ حکوومەتە سووری بێژێ ئەمێ چەند شاندارە گفتوگۆ بکن پەیمانێکم مەزلوم ئافدێرە چێکردنە و سەر ئەساسی وێ پەیمانێ کۆمیتە هاتنە چێکردن و ئەف زێدەتری هەیڤونی vê گفتوگۆ تێ نەکردن لۆماژی گەلکی معقولە ئەفشاند هەرێ شامێ و تێکلی پێرە نەبنیانی ببنجی سەرمستەوەکە گەلێکی دەزم باشە ئەفشاند وێ بچە لە شامێ داخوازە چ بکەش بە کوردان یاژی دکارێت داخوازە چ بکە ئەوجی يعني هەوەیان دە مشکلەکە مەزن هەیە کەکێ مەزلوم حافتی ئیرۆ وانی زمان دبێژێ چارچۆڤە پەیمانە دهێ ئاداری باس تێگوتن ینی ئەفشاندا چێ بووە کۆنفەرەنسێ چێ بووی و ئەو وەسیقا هەف بەش یا چێ بووی چێ بەرەڤانیت بەروێ وەسیقەیدا بکەی وەکە میناک دووەسیقەیدا تێگوتن ئەم دخوازن سووریا پێشە ڕۆژ فێدەرال بێ نەناڤەندی بێ پەیمانە کەکێ مەزلوم عەبدی شەرەحدە ئەف نایە زمان یاد دووە دبێژن ئەم دخوازن هەرێمەکەی گرتی کوردی هەبێ ئەف دوێ پەیمانە کەکێ مەزلوم عەبدیدە نایە زمان بەهوەریا مدە هەکە ئەفشاند هەرێ شام پێرە ڕوونێژی وێ بێژێ ئەم ڤاخالە گفتوگۆ ناکن و مشکلە گۆکەکەی مەزلوم عەبدیژی وێ دبێژێ چارچۆڤە پەیمانە دهێ ئادارێ و ئەس بینم پەیمانە دهێ ئادارێ ئالێ لەشکەریڤە باش بوو هەردوو خالێ پێشی خالێ سیاسینە ئەمش بیرکن وێ بێنە زمان خالا پێشی ئەسخوازم بێژم خالا پێشی دبێژێ ئیدارەی حکومیدا لگۆر سپۆربوونا خەلکێ وێ کارکن تێت بەس هەکەت بخوازێ مافێ کووردا بپارێزێ و هەبوونا کووردا ئیدارەی حکومیدا هەبێژ بەرەمجان ساڵی چووی دۆختەی بەحسیادە کورد دووری ئیدارەی حکومیت کردن گەرەکەت بێژێ گۆرا هێژمارە کوردات بە هەرکم گەرەکە ئەفداخوازەکە کووردا بێت وێ کورد و نەرتیاوات ئیدارەی حکومیدا هەبێ بەس پەیماناکەکێ مەزلوم عەبدی شەرعرا ئەمزەکریە دبێژێ ئەف نینە وەکە مینا گەلک وڵات هەنە وڵاتێکی منەتەو تێدا وەکە ئیتالیا باکووری مەکەدۆنیا گۆر هێژمارە کە منەتەوە ئیدارەی حکومیدا جهێوا هەیە ئەف پەیمان بێژێ ئەف نینە نکارن vê گفتوگۆ بکن خۆم گوت فێدرالی نەناڤەندی نکارن گفتوگۆ بکن ئەس بەهەوردکم ئەف مشکلەکە مەزنە خالات دوات بێژێ هەموڵاتی مافێ کووردا ئێ پارەستن وەکە هەموڵات ڕۆژا شەرە هاتیە سەر دەسلاتی وێ دوێژێ هەموڵاتی معناوێ چییە کورد مافێ وا وەکە هەر کەسی تێ پاراستن نەوەکە نەتەو و داخوازەی vê شاندێ و وەسیقا کۆنفەرەنس دبێژێ وەکە نەتەو دوێ ئەتیراف کورداوەریکردن بەس ئەو وەسیقە وێ نابێژێ دوێ وەکە هەموڵات مافێوا ئێ پاراستن ئەف هینەکی زەحمەتیا وێ بینێ و ئەس بەهەردکم ئەف پەیمان گەلک ئاستەنگیال پێشا vê شاندەوێ چێ بکە کاک سیامەند پرسە داویت دچی ڕۆژەوەی کورسانێک کێ دەبینی ئەزێ هەموو کەسێت خوازن ببینن ئەزێ وا ببینن لێ سیامەند حاجە دخوازە کێ ببینە
هر کس بخوازه بته ببینه از وکا نونری بری کردستانا سووری دچم از وکا نونری پارتیا خۆشی ئەس دەچم و بریار هەیە ئەم هەموو ئالیارە درونن چ پێدێ چ ئەنجومانانی نیشتیمانی چ هێزی سووریا دموکرات ئەمێ بخوازن هەموو چکا ببینش بەر گرینگە ئەس بەهۆرتکەم نا ئەتمۆسفێرەکە دیچێ بووە هێڤینە مەزن هەنە وسا بەردەوام بێش بەر ئەف تشتێ و 6-7 هەیڤێ چووە براستی گاونە گەلکی باش تێکردن ئەف ئەتمۆسفێرا چێ بووە هێشت ئەژیز هەرم سبب هەیە حتانانەت چویە دیرە پێشەتە ژی بەبووتە بچی وسایە و ئەس بەهۆرتکەم ئیدارەژی و پێدێژی گاڤ ناتاڤێژن و ئەنجومانان نیشتیمانیژی گاونە گەلێکی پۆزیتیڤ تاڤێژن و هیوی جم خلکی چه بی ام کاربن هرن کاری خوب بکن و ام نافسه سیاسی پفر بکن و اف جبوی کرده گشتی کرده سوری گشتی تشتکی گلکی باشه و جدر و تیخویا کرم براستی الهرم دموکراتی هیا و پارتی رخناجی لفدکن و رخنال اداره کن کارن هرن کاری خوب کن. گلکی سپاس سیامن تاجو سروک برای کردستان سوری بخیر بچی و بخیر بگری. زور سپاس. گلکی سپاس که سیامن.